يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی بەڕێز، هەمومان شادمانین کە گەیشتینەوە بە خزمەت مانجی ڕەبیعی یەکەم، مانجی لەدایکبوونی پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم. مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جیهانی مسڵماناندا بۆ یەکەم جار لە کوردستاندا و بەتایبەت لەم شاری هەولێرەوە دەستی پێکردووە. یادێکی زۆر پڕبەرەکەتە و دەربڕینی هەست و ناخی ئینسانی ئیماندارە بۆ خۆشەویستی سەردار و سەروەرەکەی شەفیعی مەحشەرەکەی ڕێنیشاندەرەکەی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. کوردم لە کوردستانمدا شادیمە بۆ هاتنە دنیای پێغەمبەرم، چاوساغ و ڕێنیشاندەرم، خاوەن میهری گەرم و نەرم، گەنجینەی پڕ لە گەوهەرم، کە دەستی ڕێزی ناسەرم لە سای خواوە ڕێی بەختیاری هەردوو دنیای خستە بەرم. کە منداڵ بوو بێباب بێداگ بێلانە بوو، تاقانە بوو، فرمێسکی چاوی دانە بوو، لای ئەو ماڵە خزمانە بوو، کاتێ لاو بوو پەروانە بوو، لای هەمووان جێی متمانە بوو، کە وەحی هات بە نوێنەری پەیامی ئەو ئاسمانە بوو، دوایین ئەڵقەی ڕشتەی پێغەمبەرانە بوو، مامۆستای ئەو یارانە بوو، پۆشاکی هەژارانە بوو، ژیانی هەمووی وانە بوو، دژی بیری ئەفسانە بوو، دۆستی خزم و بێگانە بوو، ڕزگارکەری ئێمەی کورد و ئەم خاچی کوردستانە بوو. هەزاران سڵاوەت لەسەر گیانی پاچی پێشەوامان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم. خۆشەویستان، مەولود نامە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خوێندنەوەی شعر بێ، بە ئامادەکردنی کۆڕ و سیمینار بێ، بە مەدح و ستایش و سرود خوێندنەوە بێ، بە شیرینی بەخشینەوە بێ، بە نووسینی لافیتە بێ لە شوێنە گشتیەکان و دەستگا حکومیەکان و بەردەمی دوکان و بازاڕەکان، جوانە و با هەر بمێنێ. بەڵام ئەوەی جوانتری دەکا کرداریشی لەگەڵدا بێ. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە، چۆن ڕەفتاری کردووە با ئێمە جوابین. ئەم ساڵ لە خزمەت یاری لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ناونیشانێک ئامادە دەکەین و هەڵدەبژێرین، ئەویش ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمخۆری هەمووان بوو، پێغەمبەری خەمخۆر کە خوای پەروەردگار ڕاستەوخۆ لە قورئانە ئاماژە بەو خاڵە دەکا و لە سوورەتی ئەتتەوبە ئایەتی 128 دا دەفەرمێ: لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. بەلامی تەئکید و قەدی تەحقیق دەفەرمێ بەڕاستی و بەدڵنیاییەوە خەڵکینە لەلایەن خواوە پێغەمبەرێکتان بۆ ڕەوان کراوە، من ئەنفوسیکم، وەکو ئێوە مرۆڤە. گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەدایە عەینی ئێمە مرۆڤە، هەموو هەستەکانی ئارەزوو، هەستی برسیبوون و تینوبوون، هەستی ئازاری جەستە، هەستی خۆشی وەرگرتن، هەمووی لە پێغەمبەرە هەبووە صلی الله عليه وسلم. عزیز علیه ما عنتم، صفاتی ئەو خۆشەویستە ئەوەیە هەرچی شتێک ئێوەی بە شەر ئازار بدە ئەو پێغەمبەرە پێی ناڕەحەت دەبێ،
هەر بەڵایەک بەسەر ئەم مرۆڤایەتیەدا بێت تا قیامەت دڵنیا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ناڕەحەتە. حەریص عەلەیکم، حەریص زۆر لە کوێڵە فڵانکە زۆر حەریصە، زۆر سوورە. پێغەمبەری خوا زۆر سوورە لەسەر ئەوەی هەر شتێک خێری ئەم مرۆڤایەتیە تێدا بێ پێمان بگەیەنێ. باوکێکی خەمخۆر دەبینی، دایکێکی خەمخۆر بێنە بەرچاوت، حەچی بۆی بکرێ و لە توانایدا بێ ئاواتی ئەوەیە منداڵەکانی سوودمەندکە، مادی و معنەوی، نەفسی و دەرونی. دەی پێغەمبەری خوا بە هەزاران جار زیاتر سوور بووە لەسەر ئەوەی هەرچی خۆشیەک هەیە بە من و تۆی مسڵمانی بگەیەنێ، بە هەموو مرۆڤایەتی بگەیەنێ. بالمؤمنین خاصەتەن بە ئیمانداران دوو سیفەتی هەیە، ڕەئوف ڕەحیم. ڕەئوف یعنی ئەو پەڕی سۆزی بەتەنگەوە بوونی هەیە بۆتان کە هەر شتێک زیانی هەبێ لێتان دوور خاتەوە، بە پەرۆش و خەمخۆرە. ڕەحیم بە بەزەییە لەگەڵتان، دەیەوێ بەهرەمەند بن، هەرچی سوودە لە دەستان دەرنەچێ. خوا ئاوا شاهیدی بۆ پێغەمبەر داوە صلی الله عليه وسلم، بەڵێ حەریص عەلەیکم، خەڵکینە بەگشتی بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمخۆرتانە. ئەمەشی بە کردار سلماندووە لە ژیانیدا نەک بە قسە. ژیانی 40 ساڵی پێش پێغەمبەرایەتی سەلامی خوای لەسەر بێ هەمووی خەمخۆری بوو بۆ خەڵک. بەڵگەمان چییە؟ بەڵگەمان ئەو فەرمودەیە کە ژمارە 3 لە صحیحی بوخاریدا کاتێک کە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە غاری حەڕا دێتە خوارەوە، لە ئاشکەوتەکە دێتە خوارەوە و جوبریل خۆی نیشانداوە و وەحی خوای بۆ هێناوە، سوڕەتی ئەلعەلەق چەند ئاەتێکی بۆ هاتووە، دێتە ماڵەوە و لەرز دایگرتووە. بەخاتەوە خەدیجەی هاوسەری دەفەرمێ زەممیلونی دام پۆشن. دوای ماوەیەک 1-2 سعاتێک کە پشوو دەدا هەڵدەستێتەوە دادەنیشێ و دەفەرمێ خەدیجەی هاوسەر و خۆشەویستم، لقد خشيت على نفسي، والله زۆر لە خۆم دەترسم. شێخی ابن حەجەر لە فتح الباری دا 12 تفسیری بۆ ئەم لقد خشيت على نفسي کردووە. لەوانە فەرمووی خەدیجە خان والله ئەوەی من بینیومە ئەترسم لە سەرنجامەکەیە بمرم، ئەوەندە شتێکی سامناک و عەجیبم بینیوە، چونکە یەکەم جا وەحی خوای بۆی هاتبوو، جوبریلی بینی بوو، ئەو وەحی ئاسمانە هەموو لەشی داگرت بوو، فەرمووی دەترسم بە ئەمە بمرم، فەرمووی ئەترسم نەخۆش بم، لەوە چێ لەم نەخۆشیە ڕزگارم نەبێ. خات و خەدیجە شتێکم بینیوە ئەترسم ئەگە بۆ ئەو خەڵکەی باسکەم بە درۆزنم بزانن کە من قەت درۆم نەکردووە. شتێکم بینیوە و وەحیەکم لەلایەن خواوە بۆ هاتووە، ئەگەر بەو خەڵکەی بڵێم ئەترسم ئینکاری بکەن و هەر بڕوام پێ نەکەن، ئەترسم هەر شار بەدەرم کەن بڵێن چۆن درۆ بەدەم خواوە دەکەی، ئەترسم بمکوژن. لقد خشيت على نفسي، والله خەدیجە زۆر لە خۆم دەترسم بەڵایەکم بەسەر بێ، بەڵام ئەوەی من بینیمە وەحی خوایە و هەمووی ڕاستە، بەڵام چۆن بەرەو ڕووی ببمەوە، ئەترسم ئەو ئەرکە گەورەی کە خوا دەیخاتە سەر شانم پێم هەڵنەگیرێت، چۆنی بگەێنم بەو خەڵکە. خات و خەدیجەی دڵسۆز، ژنی چاک، باشترین پشتیوانە بۆ پیاو، فەرمووی بەبێت چەند و چوون چیت بینیوە و چۆن بوو پێویستی بەوانە نییە، بڕۆی بە پیاوەکەی هەیە. فەرمووی من ئەوەت پێ دەڵێم ئەی محەممەدی خۆشەویستم، كلا والله ما يخزيك الله أبدا، سوێند بە ئەڵڵا ئەی محەممەد، قەت خوا تۆ تووشی بەڵاو سەرشۆڕی ناکە، قەت خوای گەورە تۆ تووشی شتێک ناکە کە لە ژێریا دەرنەچی و تاقیکردنەوەیەکت توش ناکە کە ڕووسوری ناو خەڵک نەبی. قەت مەترسە، دڵفراوان بە، بە هیممەت بە ئەی خۆشەویستم، چونکە تۆ خاوەنی 5 سیفەتی. 5 سیفەتەکە باسی ئەوەی ناکات چەند دوعا کردووە، چەند نوێش کردووە، چەند ڕۆژوو گرتووە، باسی 5 سیفەتی مەردایەتی و خەمخۆری پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم. کەمە هێشتا پێغەمبەر 40 ساڵی تەمەنی بەڕێ کردووە، 15 دانە ساڵە خات و خەدیجە شەو و ڕۆژ لەگەڵ یەتی و خێزانیەتی. 15 ساڵە خات و خەدیجە سەرنجی ژیانی پێغەمبەر دەدا لە ژیانی هاوسەریدا، و چەند ساڵێکیش پێشەوە دڵی پێوەی بۆ ناسیوێتی و سەرنجی ورد و درشتی ژیانی داوە. 5 سیفاتی باز دەکا. یەکەمیان ئینەکە لە تەصیل الرەحم، وەڵڵی تۆ باشترین کەسی بۆ خزمەکانت، چونکە ئەوەندە بۆ خزمەکانت باشی سیلی ڕەحم جێبەجێ دەکەی، بەتەنگ هەموویانەوەی بەدەم هەموو خزمەکانتەوەی پشتگوێیان ناخەی، خوای گەورەش تۆ دەپارێزێ.
صفاتی دووەم وتەحمیل الکەلە پاڵپشتی کەسی بێدەرەتانی الکەل یعنی لا یەستەقیل بئەمری کەسی وا هەیە سەرەودەر لە ئیشێک دەرناکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ صفات دوایە هەر کەسێک ئیشێک سەرەودەری لێ دەرنەکە ئەچی ڕێنمایی دەکەی لەگەڵ یا دەڕۆی ئیشەکەی بۆ جێبەجێ دەکەی هاوکاری دەکەی ڕێنمایی دەکەی سێمیان وتەکسیب المعدومە ئەی محەممەدی خۆشەویستم صفاتی سێمی تۆ کە خوا دەتپارێزێ بەهۆیەوە ئەوەیە دەستگیری ئینسانی نەبووی جا سەیری قسە جوانەکەی خەدیجەکەن تەکسیب المعدوم یعنی کەسێک کە حەزی زۆر لە پارەیە جا خەڵکی مەکە زۆریان حەز لە پارە بووە بازرگان بوون بازرگان توجار زۆر حەزی لە پارەیە دایمە حەزی لە قازانجی زۆرە ئێستا کرێکە ڕۆژی بە 20,000 قەناعەت دەکا دەوڵەمەند لە سەفقەیە کە دەفتەر دۆلار قازانجنەکە هەر بە پارەشی نازانێ فەرمووی ئەم خەڵکە چەندیان حەز لە پارەیە هەکە حەقی خۆشتە حەز لە پارە بێ بە حەڵاڵی ئەی محەممەد من تۆ دەناسم بەقەدەر دەستکەوتنی پارە حەزت لەوەی یارمەتی نەبوو بدەیت ئەو ڕۆژەی پارەت دەست دەکەوێت لە تیجارەتەکان دەگەڕێەوە سەرکەوتوی و قازانجی زۆرت کردووە چەندە دڵت خۆشە من تۆ دەناسم کە دەستگیرۆی هەژارێک دەکەی و دەرگای ڕەحمەتی لێ دەکەیتەوە و ڕزگاری دەکەی ئەو ڕۆژە بەقەدەر دەستکەوتنی پارەکە زیاتر دڵت خۆشە سپاس بۆخوا وەڵڵی ئێستاش خەڵکی دەوڵەمەندی وامان هەیە ئەو سیفاتەی پێغەمبەری هەیە صلی الله عليه وسلم بەڵام حەیف کە من چەندە دڵخۆشە کە پارەی دەست دەکەوێت ئەوەندەش دڵخۆشە کە دەبەخشێ هەر پێوەی دیارە ئەوەندەی هەوڵ دەدا بۆ دەستهێنانی پارەی حەڵاڵ و کەسابەت ئەوەندەش چاوی وردە بەدووی خێر و سەدەقەدا دەگەڕێ بیکە فەقیر و هەژار و بێنەوایان فەرمووی ئەوە صیفاتی سێیەمتە چوارەمیان وتەقری الضەیفە ڕێزی میوان دەگری میوانێک نەدی و نەناسیا و کە ئەو کاتە وتێل و شوێنێکی گشتی نەبووە کە دێتە ماڵەکەتەوە ئەوەندە حرمەتی دەگری هەز ناکە میوانە هەز دەکات لە ماڵی خۆیان هەڵسوکەوت دەکا کە خوا چەندی ئەوە پێخۆشە پێنجەم صیفەت وتعین على نوائب الحق ئەو کاتەی کە کەسێک پێویستی بە پارە نییە بەڵام دڵدانەوەی دەوێ و باری لێ شێواوە کەسی وا هەیە هیچ پێویستی بە پارە نییە پارەی هەیە خانووی هەیە سیارەی هەیە ماڵی هەیە تووشی گرفتاریەک بووە بەس پێویستی بە کەسێکە دڵدانەوەی بدا چەنی پێخۆشە کەسێک 2 دقە 3 دقە قسەی بۆ دەکا ئەڵە خەمن نەبێ ئەم تنگانە بەری کورتە بەویستی خوا دەڕەوێتەوە ئیشەڵڵا خوا ڕزگارت دەکا کورە ڕۆژە بە ماڵ و حاڵی خۆت شاد دەبێەوە ژن و پیاوێک لە یەک عاجز بوون دەچێت بۆ لای هەردووکیان دەڵێت بە ئیزنی خوا ئەم گرفتە کورتە ڕۆژە خوا بە یەکتان شاد دەکاتەوە دڵتان بە یەکەوە ئاش دەبێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو صیفەتەی هەبوو معنی هەموو صیفەتە جوانەکان خات و خەدیجە کۆی کردنەوە چاکەیان لەگەڵ خزمیان لەگەڵ بێگانەیە هەردووکی تێدا بوو چاکەیان بە ماڵە یان بە زمان و نەفس و قسەی خۆشە پێغەمبەری خوا ئەوشی تێدا بوو فەرمووی هەر وەختێک گرفتارێک دەبینی کە پێویستی بە دڵدانەوە هەیە بە 3-4 دقە قسەی تۆ ئاوێک بە دەرونی ئاگراویدا دەکراوی هێمن دەبێتەوە ئەی محەممەدی خۆشەویست تۆ ئەوە صیفەتەشت تێدایە خەڵکی پشتگوێ ناخەی کەواتە هەموو ئەو 5 خاڵە بریتیە لە خەمخۆری پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئەم دڵی هەڵبژاردە بوو کە ئەوەندە خەمخۆری ئەم خەڵکەیە بۆیە کردی بە دوا پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم کە بوش بە پێغەمبەر خەمخۆریەکەی زیاتری کرد لە چەند بوارێکە ئاماژە بە خەمخۆری پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی و بۆ مرۆڤایەتی یەکەمیان خەمی عەقیدە لە هەموو خەمێک لە سەدڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەتر خەمخۆری بۆ خەڵکی ئەوە بۆ عەقیدەی خواناسیان پێ بگەێنێ یەکتاپەرستی ئەڵڵا ئەو خەڵکە هەمووی دەیگو خوا هەیە ئەڵڵا هەیە بەڵام دەیانگوت هاوبەشی هەیە ئەو بتانەش هاوبەشی خوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەناو خەڵکیدا دەگەڕا دەچۆ ماڵان لە دەوری کەعبە دەگەڵ توجارەکان کە دەهاتن لەگەڵ وەفتەکانە یەک دروشمی هەبوو باسی هیچی کەی بۆ نەدەکردن قولوا لا إله إلا الله تفلحوا خەڵکینە من بەس داوای ئەوەتان لێ دەکەم لە ناخەوە بڵێن لا إله إلا الله هیچ پەرستراوێک نییە شایەنی پەرستن بێت جگە لە ذاتی الله سبحانه وتعالى هاوبەشی نییە ئەمە بڵێن ڕزگارتان دەبێت خەڵک لەسەر ئەمە دژایەتی پێغەمبەریان دەکرد چۆن دەبێت خوا هەر یەک بێ ئەوە بتانە چی لێ بکەین کە چەند ساڵ دەدایان پەرستین کە باب و باپیرانمان پەرستویانن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەچۆ ماڵەوە مەحزون دەبوو کورە خوایان ئەم خەڵکە بۆ وای لێ هاتووە وەرە بتو دارێک بەدەستی خۆت دروستێکی بە خوای خۆتی بزانی بیکەی بە شەریکی خوایە کە ئەرز و ئاسمانی دروست کردەوە هەموو شتێکی بەدەستە
خوا فەرمووی وا مەکە ئەی محەممەد فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا خۆشەویستم خەریکە خۆت لەناو دەبەی پێغەمبەر ئەوەندەی خەمی ئەو خەڵکە خوار کە ئیمان نایەن و ئەم قورئانە وەرناگرن و یەک تاپەرستنین و باوەڕی تەواو بە وەحدانەتی خوا ناهێنن پێغەمبەری خوا ئەوەندەی خەفەت لە سنگی خۆیان خواردەوە خەریب و بمرێ خوا فەرمی وا مەکە هەسەید ئەو خەمخۆریە وە خەفەت ئینسان دەکوژێ پێغەمبەر خەفەتی ماڵی کەسی نەبوو داوای هیچی لە کەس نەدەکرد خەمی ئەوەی بۆ ئەو خەڵکە ئیمان نەهێنن بەخوا بچنە جەهەنەم خەڵکی دەبینی خەریکی ڕیباخۆریە مرۆڤێک قەرزی لەسەر کەسێکە قەرزەکەی نییە لە جیاتی قەرزەکە دێنێ دەیکا بە کۆیلە پەنا بەخوا لە ماڵ و منداڵیدا دەبڕێ دەچێت لە شوێنێک دەیفرۆشێ کچی لە کابرا دەستان لە جیاتی قەرز دەیفرۆشت زینا دەکرا کابرا هەبوو چەند ئافرەت لەگەڵ یا ڕادەبوارد و مێردی هیچیشیان نەبوو کە ئەم کۆمەڵگا پیسەی دەبینی مردارە و بویان دەخوارد ماڵی یەکتریان دەخوارد دراوسێ ئازار دەدا عەرەق دەخورایەوە دەفەرمێت لەو کاتەدا زۆر ناڕەحەت دەبوو خەمخۆری خەڵک بوو خوا فەرمووی فلا تذهب نفسك عليهم حسرات إن الله عليم بما يصنعون لە سوورەتی فاتر ئاەتی 8 خۆشەویستم ئەی محەممەد نەفسی خۆت بە هیلاکە مەبە ئاوا بڕوا بەرگە ناگری ئەوەندە حەسرەت هەڵمەچێشە لەسەر ئەو خەڵکە کە ئەوەندە کرداریان ناشرین و بێدینی و خراپەکاریە خوا ئاگای لێیانە تۆ تەنها هیدایەت لەلای خواوە بگەێنە و بەرنامەکەی خوا بگەێنە يعني ئەم ئاەتانەی قورئان پێمان دەڵێ ئەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند دڵی مەحزوون بوو بێ چەند خەمخۆری ئەم خەڵکە بوو بێ یەکەم کە خوا بە تاکو تەنها ناناسێ دووەم کە ڕەوشتی ناشرینە کە کرداری خراپە بۆیە هەمیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەمی یەکەمی عەقیدەی هەبووە لە قەبرەکەشیا لە دوای وەفاتیشیا کاتە دەبینێ کەسێک پشت لە ئیسلام دەکا ڕوو لە مەنهەجێکی تر دەکا وەڵڵی پێغەمبەر هەر خەم دەخوا پیاوێکی بەناوبانگ و شێخێکی گەورە هەیە لە میسر بووە شێخ محمود عەبدولحەلیم شێخ محمود عەبدولحەلیم دەڵێ گەنجێکی میسری لە خەستەخانەیەکە کار دەکا بەشی پزیشکی لە بەشێکا خوێندووە هاوکارێکی دەبێت لە ژوورەکەیدا کچەکە مەسیحی دەبێت مەسیحی دەبێ و شەو ڕۆژ ئەمان لە دەواما بەیەکەوەن قسە لەو سەرنجێک لەم عەشقی ئەو کچە مەسیحیە دەبێت دەیدرکێنە کە خۆشەویستیم هەیە بۆت ئەویش دەڵێم من لاریم نییە بەڵام ماڵی ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنی من بدەم بە تۆ ئەگەر تۆ مسڵمان بی ئەڵێ چی بکەم ئەڵێ ببە مەسیحی واز لە دینی محەممەد بێنە نەعوذ بالله ئەم کوڕە قەناعەت دەکا کە واز لە دینی محەممەدی مستەفا و ئیسلام بێنێ دەبێتە مەسیحی بەڵام لە ناخیا پاشێتێک هەر هەیە خەمێکی هەر هەیە خەمی ئاینەکەی کە لە دەستی داوە شەوێکیان دیار ئەم خەمە هەر لە دڵیاتی کە دەخەوێ لە خەوا دەبینێ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دێ پێغەمبەری ئاخری زەمان دێ موسا پێغەمبەر لە لای ڕاستیەوەیەتی عیسا پێغەمبەر لە لای چەپیەوەیەتی لەو کاتەدا کە دێ ئەویش دەروە بەرەو ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بوەستە وازن لە من و لە ئیسلامەکە هێنا موسا تۆ پێغەمبەری ئولو العەزمی پەروەردگاری ڕازی بەو ئیشەی ئەم کوڕە کردوویەتی حەزەتی موسا فەرمووی نە وەڵڵاهی حەتا بڵێ کارێکی بەد و خراپی کردووە فەرمووی عیسا ئەم کوڕە بۆتە مەسیحی تۆ ڕازی بەوەی کەوا وازی لە من و لە ئیسلامەکە هێناوە بۆتە مەسیحی حەزەتی عیسا فەرمووی نا وەڵڵاهی حەتا بڵێ کارێکی خراپ و بەدت کردووە کوڕەکەت تەریق بۆەوە شەرمەزار بوتی ئەی پێغەمبەری خوا فریام کەوە لەم زەلکاوە دەرم بێنەوە سێ پێغەمبەری خوا عیساش قبوڵی نیم کە واز لە ئیسلام بێنم بەڵێ خۆشەویستان جگە مەسیحێک مسڵمان دەبێ وازی لە عیسا نەهێناوە عیسای حەقی ناسیوە ئینجیلی حەقی ناسیوە مەریەمەی حەقی ناسیوە لە قورئاندا هەموو پێغەمبەران خۆشیان دەوێت موسا خۆشی دەوێت داود خۆشی دەوێت یوسف خۆشی دەوێت زەکەریا خۆشی دەوێت هەموو پێغەمبەرانی خوا لە ئیسلامدا دەناسرێن بەڵە گەنجەکە شەرمەزاری بوو پێغەمبەری خوا فەرمووی سەر هەڵبڕە کە سەری هەڵبڕی بەهەشتی بینی فەرمووی ئەو بەهەشتە بۆ ئیماندارانە بڕۆ ئیمامی غەزالی ئەبوو حامیدی غەزالی لێیە و کتێبی ئەحیا علوم الدینی لەلا بخوێنە کە خەبەری بۆوە ڕێک چوو کتێبی ئەحیا علوم الدینی کڕی هەموو کتێبەکەی ئەحیا علوم الدین ئیمامی غەزالی خوێندەوە کە بەڕاستی کتێبێکی بە نرخە ئینسان پەروەردە دەکا مامۆستای گەورە و زانای گەورەی کورد جەنابی مامۆستا شێخ موحسینی مفتی زۆر بە جوانی ئەحیا علوم الدینی ئیمامی غەزالی کردووە بە کوردی خوا پاداشتی داتەوە
بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمخۆری عەقیدەی خەڵکە. ئەمڕۆ خۆشەویستان مانگی مەولود با بکەین بە مانگی خەمخۆری عەقیدەی خۆمان. کوڕە ئاگاتان لە عەقیدەکەتان بێ، وریابە لە دەستی نەدەی، ئاگات لە عەقیدەی کوڕ و کچەکەت بێ. واللهی گەورەترین موسیبەت ئەوەیە لە ماڵی موسڵمانە بینی کوڕەکەت بێدینە، کچەکەت ڕوو لە خوا و لە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم، ئەبێ وەکو پێغەمبەر خەم بخۆی. ئەوە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بیان ناسێنی بە ڕەفیقی باش، بە مزگەوتی باش و وتاری هێمن کە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوان شی دەکاتەوە، وەی عەقیدەکەیان لەدەست نەدەن. با مانگی مەولود بکەین بە مانگی خەمخۆری عەقیدەمان. مامۆستایانی کورزوبان مەلاکانی ئێمە سوپاس بۆ خوا عەقیدەیەکی جوانیان گەیاند بە ئێمە. ئەم میلەتی کوردە هەمیشە لەسەر چی پەروەردەکرا بوو؟ لەسەر خۆشەویستی خوا. بەڕێستان هەرێکەتان لە مناڵیەوە لە بیرتانە کە دەیانگوت خوا، دەیانگوت ناوی خوا لەسەر سرم، ناوی خوا ئەسمای حوسنای پەروەردگار سوێندی پێدەخورا. مامۆستا ئاینیەکانی کوردی ئێمە خۆشەویستی و حرمەتی پێغەمبەریان لا چەسپاند بووین. هەروە زانێگە ماڵک محەممەد ناوێکی تێدا نەبێ بەڕاستی وێرانەیە، وەکو ئەوەی ئەولادی نەبێ. ناوەکانی کچەکانی پێغەمبەریان لە منداڵەکانمان دەنا کاتێک کە ڕاوێژیان پێدەکرا. خۆشەویستی سەحابە بە تێگڕایی. الحەمدولله ئەو عەقیدە پاکەی کە مامۆستایانی پێشینی ئێمە فێریان کردین، ئەوە تا کورد هەموو سەحابەی وەکو یەک خۆش دەوێت. کابرا چەند کوڕی هەیە؟ ئەو یەکەمی ئەبوو بەکر بێ، ئاخریەکەی عەلیە، کچێکی عائیشەیە، کچەکەی تری فاتیمەیە. بەڵام خەڵکانی تر ئەو عەقیدە پاکەیان لەدەست داوە. ئەم سەحابەی بە حساب خۆش دەوێت، بوغزی ئەوەی تریان هەزار کوفر دەکەن. نەعوذ بالله. ئەوە ئێمەین منداڵێکی قورئان خوێنمان ببینە، گەورەکانمان ڕیشسپیەکانمان پێشی نەدەکەوتن، دەیانگوت ئەوە قورئان لە سنگە و قورئان دەخوێنێ. ئەگەر پێش مامۆستایەکی ئاینەکەوێ ڕەنگە بۆ نیکاح و تەلاقی زەرەدی هەبێ، خەڵک ئەوەندە ڕێزی ئەم ئیسلامی دەگرت. ئەم عەقیدە دەبێ بە پارێزین. ئەم خۆشەویستی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم، مقدساتی ئیسلام و مزگەوتە زیندووکەینەوە لە یادی مەولودا، نەهێڵین کاڵ بێتەوە. بانخوازانی ئیسلام ئەم سەردەما الحەمدولله ئەوەندەی ئیمکانیەتیان بێت دەگەڕێن ئەم یەک خواپەرستیە بە دنیادا بڵاو دەکەنەوە. زانای ناوداری سعودی دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبی تەجربەتی فی ڕبعی قەرنی لە لاپەڕی 345 دەڵێت ساڵی 2011 سەردانی تەنزانیام کرد کە چوومە تەنزانیا. لە غاباتێکە قەومێکی لێبوون پێیان دەوتن ئەلماسای. ئەو قەومە بتپەرست بوون، دابڕابوون لە هەموو شارستانیەتێک ئەم سەدەی 21 بێئاگال لە هەموو شتێک، ڕوت و ڕەجاڵ و هەژار، تەنها عەورەتیان پارچە قوماشێکی پێوە بوو، حەد لە بەشەریەت شۆرا بوون. سەر ڕای ئەوەش بتیان دەپەرست، بتێکیان دانا و سوزدەیان بۆ دەبێت، خواردنیان لەبەر دەمدادەنەوە بە مفەڕق دەیان خوارد. من بە پێویستی سەرشانم زانی بۆ جارێکیش بێ وشەی خوای تاکو تەنهایان بەگوێدا بدەم. خەڵک ئاوا دڵسۆز هەیە لەم جیهانەدا، هیچ مەبەستێکی لەو گەشت و گەڕانەدا نەبووە ئیلا ئەو قەومە بدۆزێتەوە و ناوی خوایان پێ بڵێ. ئەڵێ چوین تەرجمانێکم لەگەڵا بوو، زمانەکەیان سەواحیلی پێ دەڵێن. ئەڵێ کاتێک کە لێیان نزیک بووینەوە سەی دەکەین گەشتیاری ئەوروپی و ئەمریکی و عەرەبی و ئەوانە کە دێن دەوڵەمەندن، لێیان نزیک دەبنەوە، مەعامەلەیان لەگەڵ سەرۆکەکەیان دەکەن بە 50,000 شیلین کە دەکاتە 25 دۆلار. بە 25 دۆلار 50,000 شیلینی خۆیان ڕەقسیان پێ دەکەن، ڕەقسی ئەفریقی، لەسەر یەک پەنجە خۆیان دەسۆڕێنەوە، لەسەر یەک قاچ هەڵدەسۆڕێن، دەچێتە سەر سەل تەقلەدا، ئەو خەڵکەش سەیریان دەکەوت چەپڵیان بۆ لێدا و ڕسمیان دەگرێ، 25 دۆلاریان دەدەنێت لە مقابلی ئەوەدا. ئەڵێ ئێمە لێیان نزیک بووینەوە، وتیان چ جۆرە ڕەقسێکتان دەوێت؟ بە تەرجمانەکە وتم قسەیان لەگەڵ بکە، سەیەکەن تێناکەن، گرفتەکە دروستتر بوو. ئەو تەرجمانی لەگەڵ منە زمانی سەواحیلی دەزانی، ئەو هۆزە سەواحیلیش نازانن، چون تەرجمانێک کەمان پەیدا کرد. وتم ئێمە پارەکەتان دەدەینێ بۆ ماوەی چارەگێک مۆڵەتمان بدەن، بەڵام هیچ ڕەقز مەکەن، بێدەنگ لە شوێنی خۆتان دانیشن. زۆریان پێ سیر بوو، ئەوە یەکەم جارە قسەی وا بیستن. من 5 دەقەم بەردەکەوت، من قسە بکەم، تەرجمانی دووەم وەریگرێ، بیکاتەوە بە تەرجمە بۆ سێم ئەش بیگەینە بۆ خەڵکە. لەو 15 دقەی بۆمان دیاری کرابوو، من 5 دەقەم بەردەکەوت. خوا لە 5 دقەیە چیان پێ بڵێم؟ بیرم کردەوە، باسم کرد کە ئێوە لە خۆوە دروست نەبوون هەمومان، خوایەک هەیە ناوی ئەڵڵایە لە ئاسمانە تاک و تەنها و بێ شەریکە.
ئێمەی بۆ دروست کردووە وەزیفەی ئینسان لەم سەر زەوێدا چی هەندێک قسەم بۆ کردن دوای مردن هەر ئاوا دەبینەوە بە خاک و خۆڵ و فڕێ دەدەین چیمان لێ دێ و چارە نووسمان بەرەو کوێ دەڕوا پاداشت و سزا چۆنە هەندێک قورئانیشم بە دەنگێکی نەرم بۆ خوێندن زۆر سەریان سوڕما بوو هەندێک قسە تێدەگەیشتن کە تەرجمەیان نەدەویست چەپڵیان لێدا ئاخری بینیم گەشتیاری ئەوروپی کۆبوونەوە ئەوانیش چاویان لەسەر ئەوان بوو حەزیان لە پارەکە بوو بۆی کاتەکەی من تەواو بوو وتم با هەمومان بەیەکەوە شایەتمان بێنین و ئەوانیش لەگەڵ منە هاواریان کرد ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ژمارەیان 40 کەس زیاتر دەبوو بەڵێ ئەوەندەم لە توانادا بوو ئەگەر بە مجاملە شایەتمانیان هێنابێ وتم خوایە من لە قیامەتە ئەمەندەم دەسەڵاتە ناوی پاکی تۆ بگەێنم بەو خەڵکە بگەێنم بە غاباتێک لە فەریقە لە تەنزانیا بەڵێ مانگی مەولود ئەگە برادەرێکت هەیە خوانە ناسا مەڵە حەقم چێ بەسەریەوە ڕێزی لێ بگرە حرمەتی بگرە هەوڕێتی پارێزە بەڵام 4 کەلیمەی خێریشی پێ بڵێ ئەوە مەولودیە 4 کەلیمەی خێریش بە ماڵ و منداڵەکەت بڵێ با لە ئیسلامەکەدا نەبڕێ دووەمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم خەمخۆری ماڵ و منداڵی خۆی بوو ڕێزی خێزانەکانی دەگرت کاتێک خێزانێکی بە ڕێزی نەخۆش بوویایە گەسکی ماڵی دەدا چێشتی بۆ لێدەنا قاپەکانی دەشۆر حیوانەکانی دەدۆشی جلەکانی دەدووریەوە زۆر خەمخۆری هاوسەرەکانی خۆی بوو کە نەخۆش بوونایە بەجێ نەدەهێشتن دوعای بەسەرا دەخوێندن لەلایەن دەبوو خواردنی بەدەمەوە دەکردن لەگەڵ منداڵەکاندا لەگەڵ منداڵی کچەکانیشیدا زۆر خەمخۆر بوو إمام بخاري ومسلم لصحيحين رواياتيان كدو كان يصلي وهو حامل أمامة بنت زينب بنت رسول الله صلى الله عليه وسلم فإذا سجد وضعها وإذا قام حملها دفما كاتب پیغمبری خوا صلی الله علیه وسلم لناو نوێژا بوو نوێژی دەکرد منداڵێکی مەلۆتکە کچۆڵەیەک هەبوو تازە سەرپێکەوت بوو دەڕۆی دایکی لە ماڵ نەبوو ناوی ئومامە بوو ئەو منداڵە سەرپێکەوتووە مەلۆتکەیە بچووکە ناوی ئومامە بوو کچی زەینەبەی کچی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم واتە ئومامە کچەزای پێغەمبەر بوو کچی زەینەبە بوو لەلای باوە گەورەی داینابووتی باوە گیان هەتا فڵان شوێن دەچم ئاگەر لەم کچەوێ لە ئومامە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک دیارە سنەت و ئەوانەی تایبەتی هەبووە چەشتەنگا و ئەوانە ئەبێ بیکا لە ماڵەوە چی کرد منداڵەکەی لە باوەش دەگرت مناڵ لە باوەشایە و فاتیحا دەخوێنێ ئەچۆ ڕکوع و مناڵەکەی هەر بە باوەشەوەیە کە دەچۆ سوزدە مناڵەکەی دادەنا لە سوزدە هەڵدەسای و مناڵەکەی لە باوەش دەکردەوە هەموو نوێژەکانی ئاوا مناڵەکەی لە باوەشا بوو بەس لە سوزدەیە دایەنا ئەوەندە خەمخۆری منداڵەکە بوو لەگەڵ نوێژەکەی حسابی بۆ کرد نابێ ئەم منداڵە بەڕەڵا بکرێت تووشی ئازارێک ببێ تۆش ئەمڕۆ لە مانگی مەولودا وەرە ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندووکەوە ئامێز بۆ منداڵەکانت بگرەوە خۆشەویستم وەڵڵی ئەمڕۆ منداڵ چەندە پێویستی بە پارە هەیە بە خانووی خۆش هەیە بە سیارەی باش هەیە ئەوەندە پێویستی بە تێرکردنی دەرونی هەیە ئەزانی مناڵک کە ئامێزی بۆ دەگریەوە بە خۆتیەوە دەکوشی چەند خۆش حاڵ دەبێ چەند بەلایەوە گەورەیە کچەکەت گەورەش بێ لە ئامێزی بگرە کوڕەکەت گەورەش بێ ماچی بکە سەری ماچکە دەست لە ملیکە پێویستی پێیەتی ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئاوا خەمخۆری خێزان و منداڵت بەڕێز دەخە و سەرت بگرە ژنی بەڕێزی وایە لە مەولودی دەکەم کەچی بڕۆ سەیری کرد چۆن بۆ مێردەکەی خراپە چەند بێحورمەتی پێ دەکا با بە مەولودیکردنی تۆ ئەوەیە وەڕ ڕێز لە مێردەکەت بگرە وەرە هاوسەرێکی باش بەبۆی وەرە وەکو خات و خەدیجە ڕەفتار بکە پشتیوانی مێردەکەت بەو ساردی مەکەوە لە کاری چاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاڵی سێیەم خەمخۆری برسیەکان بوو خەمخۆری بێخانوەکان بوو خەمخۆری بێکارەکان بوو چەند کەس هەیە کە برسیە و کۆمەڵگالەی بێ ئاگایە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار برسێتی تینی بۆ هێناوە زۆر جار زۆریش دەوڵەمەند بووە ژیانی بەرزنوزمی زۆری تێکەوتووە چونکە پارە لەلای نەدەمایەوە ئەوەی دەستی دەکەوت دابەشی دەکرد زۆر جار خۆی برسی دەمایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فەرمودەیە لە بوخاریدا بە ژمارە فەرمودەی 3580 هاتووە ئیمامی موسلیمیش بە ژمارە فەرمودەی 2040 گێڕاوێتەوە لە صحیحە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ ئەبوو تەلحەی ئەنساری هاتەوە بۆ ماڵەوە بە هاوسەرە بەڕێزەکەی کە ئوم سولەیمی ناو بوو وتي أم سليم لقد سمعت صوت رسول الله صلى الله عليه وسلم ضعيفا أم سليم دزاني بيستم پیغمبري خوا دنگي نزم بوا أعرف فيه الجوع والله دنگي باش درنايا رنگي زرد بولا برسانا وايلي هاتوا پیغمبري خوا صلى الله عليه وسلم برسيتي أو اند برسيتي كاري ليكدو دنگي درنايا
فهل عندك من شيء هیچ لایە بیبەم بۆ خزمەت پیامبەر صلی الله علیه و سلم بیخوا ئەو ئافرەتە بەڕێزەوتی بەڵێ چەند کولێرە جوێیەکی تازە و نوێم کردووە هێشتا گەرمن قەیناکە وەڵڵاهی خۆمان شتێکمان خواردووە بەیانی با ئەم کولێرانە بۆ پێغەمبەری خوا بنێرین صلی الله علیه و سلم هێنایی لە نانەبەرەیەک لە لەشکێکەوە پێچای جوان دای پۆشی فەرمووی ئەنەس با بە دەرەوە نەبن و خەڵک نەیبینێ بڕۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوتە کە دەوری چۆڵ بوو کولێرەکانی بدەیە با بەڵکو پێیان تێر بخوا و خەڵک لە دەوری لەگەڵی نەخوا ئەنەس دەفەرمێت چووم لەبەر دەرگای مزگەوت ئاوەستام و پێغەمبەر لە ناو خەڵکە هەژارەکەی ئەهلی سوفا ئەوانەدا بوو کە هەر بێکار و بێ ئیش و برسی بوون خەڵکێکی بێکەس و کار بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەنەس ئەبوو تەلحە تۆی ناردووە وتم بەڵێ فەرمووی خواردنی پێدا ناردووی وتم بەڵێ کولێرەکانی نەکردەوە فەرمووی خەڵکینە هەر هەمووتان هەستن با بڕۆین بۆ ماڵی ئەبوو تەلحە لەوێ نانەکەمان بخۆین ئەنەس دەفەرمێ منیش خێرا ڕام کرد لە پێشیانەوە ئەو هەواڵە بەرمەوە پێغەمبەری خوا هەموو خەڵکە هاتن وتم ئەی ئەبا تەلحە وەڵڵاهی پێغەمبەری خوا کولێرەکانی وەرنەگرت فەرموویت ئەچین لە ماڵی ئەبوو تەلحە دەیخۆین پیاوی بەڕێز دایمە خەمی ئەوەیەتی کەمیوانیشی خۆشەویستی بێ حتا بۆی بتوانە بە حرمەتەوە خزمەتی بکا و نانی بداتێ بەڵام ئەم پیاوە بەڕێزە کە دەبینێ ماڵەکەیان هیچی کەی وای تێدا نییە هیچی وای تێدا نییە و ئەتر ئەم خەڵکەش لەگەڵ پێغەمبەری خوا هاتوون بۆ نانخواردن وەکو هەر مرۆڤێک ترسێکی بۆ هات وتي يا أم سليم قد جاء رسول الله صلى الله عليه وسلم بالناس وليس عندنا ما نطعمهم هاوسەری خۆشەویستم ئوم سولەیم چیەکەین کوڕە چی بکەین پێغەمبەری خوا ئەو هەموو خەڵکەی هێناوە نان لە ماڵی ئێمە بخۆن هەچی هەشا و چوار پێنج کولێرەیە کە لە نانەبەرەکەدا بوو تۆ بۆ ناردن ئێستا ئێمە چیان لێ بکەین ئەم ژنە بەڕێزەش فەرمووی الله وەڕەسوول ئەعلەم خۆت تێک مەدە خوا و پێغەمبەر خۆیان باشتر دەزانن کاری پێغەمبەری خوا پڕ حیکمەتە قەت پێغەمبەری خوا ڕوو لە ماڵک ناکە و ڕوو زەردی کا و ئازاری بدا لێ گەڕێ مادام پێغەمبەر خۆی وای کردووە دڵنیا بە کارەکە بە سەرکەوتوی کۆتایی پێدێت تەسلیم بەخوا بۆ پێغەمبەری کە ئەوە ئینسانی ئیماندار بەڵێ لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نانەبەرەکە بێن و چی تێدا وتیان کولێرە فەرمووی هەمووی وردکەن وردیان کرد فەرمووی هیچ ڕۆنێک شتێک هەیە و موسولەم هیزەی ڕۆنیان هەبوو شتێکی تێدا مابوو فەرمووی دایک و شەخوارەوە چەند چەوریەک ڕەن بە مستێت چەوری تێدا بوو بێ هاتوو بەسەر کولێرەکانە هاتوو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی تێکەڵاو کرد و بەردەوام دوعا و نزای دەکرد خوا بەرەکەتی تێ بخا و ئەو خەڵکە برسێ تێرکە هەموو کولێرەکانی چەور کرد و بوو بە چنگاڵێکی چەور کولێرە و ڕۆن پێڵان چنگاڵ لە کوردەواریە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەنەس دەبە دەرگا بوەستە با دەکەس بێن لەم کولێرەیە بخۆن بسم الله بکەن و بخۆن دەکەس هاتن و تێریان خوارد حتا تێریان خواردیان نەگەیکی دوو سێپار و بخۆن فەرمووی ئێوە بڕۆنە دەرەوە با دەکەسی تر بێن لە کۆتایی حەدیسەکەدا دەفەرمێ هەموو تێریان خوارد تەنها پێغەمبەری خوا هێشتا هیچی نەخواردووە خۆی لەگەڵ ئەبوو تەلحە و ئەنەسە ئەم جانانی خوارد دەفەرمێ لە حەدیسەکەیە القوم 70 أو 80 رجلا بەشداربووان کە هەموو تێریان خوارد لەو کولێرە و ڕۆنە ژمارەیان 70 یان 80 زەلام بوو 70 کەس لەو چەند کولێرەیە تێریان خوارد ئەمە یەکێکە لە موعیزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا بزانە بە چاوی خۆت بینیوتە پێغەمبەری خوا ئەوەندە لە خوا پاڕایەوە خوا بەرەکەتی خستە و کولێرانەوە بەرەکەتی خستە مەعیدەی ئەو خەڵکەوە ئەو خوای پەروەردگارە لە دەنکە گەنمێکی ڕقەوە ئەو هەموونانت پێشکەش دەکا زۆر ئاسانترە بەلایەوە 70 بۆ 80 و زیاتریش لە چەند کولێرەیەک تێر بخۆن بە بەرەکەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام ئەوەی زۆر گرنگە بۆ ئەمڕۆ من مەبەستمە ئەو پێغەمبەرە چەند خەمخۆر بوو ئازانی ئینسان کە برسیەتی هەمومان لێمان بەسەر هاتووە جار هەیە دەچی بۆ شوێنێک بۆ نانخواردنێک نیمچە تێرت خواردو وەڵا بریا فڵان کەسیشمان لەگەڵ بوویایە هەر لە ئەوڵەوە چونکە خۆت زۆرت برسیوە هەر کەس لەبیر نییە پێغەمبەر دەنگی کز بۆ لە برسانە بەڵام هێشتا ئامادە نیە بەبێ ئەو کەسانی شوێنی کەوتون ڕەفیقەکانی هاوڕێکانی نان بخوا بەبێ برسیەکانی ئومەتی ئەو نانەی بۆ ڕۆناچێ خۆش ئاوا بەرەکەتی بەسەرا دەبارێنێ دەی وەڵڵی لە هەر شوێنێکی ئەم سەرزەویەدا ئەمە پەیامە بۆ سەرکردەکان بۆ مەسئولەکان هەر سەرکردە و لێپرسراوێک ئاوا ڕازگۆ بێ لەگەڵ میلەتەکەیە وەڵڵی خوا هەمووان تێر دەکا خۆشەویستانم سیرکەن ئەو ئەوروپای ئەمڕۆ دەیبینی لەگەڵ ئەو هەموو خراپەکانی و خراپەکاری تێدا دەکرێت هیچیەش خەڵکەکەی ژیانی گوزەرانی خۆشە بەخوا لە ڕووی واریداتەوە لە ئێمە زۆر هەژارترن
ئێمە زۆر دەوڵەمەندین لە ڕووی داهاتی ژێرزەوی نەوتەوانەوە وڵاتێکی وەکو هۆڵەندا بەس بە گوڵ فرۆشتن دەژیە وڵاتی وەکو سویسرا بەس بە چەند مانگایەک دەژیە ئەزانی خوا بەرەکەتی بەسەرا ڕشتون بە حاکم و بە ڕەعیەتەوە هەر هەموو تێر و تەسەل و هەموو ژیش و کاریان هەیە و خەڵکیان بێکار نییە ئێمە دەچین لەوێ ئیش دەکەین لای ئەوان هی ئەوەیە عەدالەتێک هەیە پارۆنانەکە وەکو یەک دەخورێ هەر کەسە بە قیاسی خۆی لەم شەرقی ئەوسەط و ڕۆژهەڵاتەدا ئەو هەموو واریداتە هەیە ئەو هەموو سەروەتی ڕەشە هەیە بەڵام چونکە داد عەدالەت نییە و ئەوەی هەندێک تێر و پڕن لەسەر حسابی خەڵکی هەژار و فەقیر ئەوەتانە بەرەکەت لە هەمووی هەڵگیراوە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبینین لە عێراقا چ باسە ئەو عێراقی کە ئێمەش هێشتا بەشێکین لەوان و خۆشیەکانی دەمانگرێتەوە نەهامەتیەکانیشی دەمانگرێتەوە بەداخەوە ڕۆژانە مرۆڤ خوێنی دەڕژێ خۆ پیشاندەر دەکوژرێ کوشتنە کاولکردنە ئاگرکردنەوەیە سووتانە زەرەری ملیارەها دۆلار لە ژێرخانی ئابووری ئەو وڵاتە دەکەوێت هەمووی بەرهەمەکەی ناعەدالەتیە هەمووی بەرهەمەکەی ئەوەیە ئەم چەند ساڵە ئەو مەسئولانە لە دوای ئەو دیکتاتۆرە هاتوون لەو خراپتر بوون هەر خواردویانەوە ئو خەڵکیان برسی کردووە زانایانی ئیسلام فەرمویانە حکومەت یعنی چی حکومەت ئەگەر هاوکێشەیەک بێ حکومەت و دەسەڵات یەکسانە بە عەدالەت زائیدەن ئەمن و ئاسایش عەدالەتی سیاسی عەدالەتی یاسا و قانون بە عەدالەت بۆ هەمووان بێ نەک هەر فەقیرەکان بگرێ عەدالەتی کۆمەڵایەتی عەدالەتی ئابووری ئێستاوە چەند جار پەرلەمانتارەکان و وەزیرەکانی بەغا هاواریان لێبەرز بەوە کاکە هێندێشکە مەعاش کەم دەکەینەوە هەیە چەند ساڵە چەندتان خواردووە ئێستا لە کابرا 100,000 بدەنێ بەڵام تۆ 100 ملیۆن دینارت مەعاشە 100 ملیۆنی تۆ لەکوێ و 100,000 ئەو داماوە لەکوێ هەخڵا وڵاتەکە خەریکە وێران دەبێ ڕەن بخوا بمان پارێزە پڕیشکەکانی ئێمەش بگرێتەوە بەڵام خۆزگە لە سەڵاتدارانی کوردستان دەرسیان لەوانە وەرگرتایە پێش ئەوەی خەڵک ئاوالێتان هەستێ مەعاشەکانتان کەمکەنەوە پێش ئەوەی خەڵک ئەوە هاواری لێبەرز بێتەوە بێتە سەرجادە و بەربارانتان کا وریای خۆتان بن بە ئاگا وەرنەوە لە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترین مەولود نامەی مەسئولین و کاربەدەستان بە خۆدا چوونەوەیە وەرە وەک پێغەمبەری خوا حتا خەڵک تێر نەبێ من نان ناخۆم هەردووکتان دەپارێزرێن حکومەت یعنی عەدالەت زائیدەن ئاسایش ئێمە شکر ئاسایش و ئەمنی وڵاتەکەمان شکر باشە سوپاس بۆ خوای گەورە بەڵام با عەدالەت و دادپەروەریەکەشی لەگەڵا بێ با یاسا بۆ هەمووان وەکو یەک بێ با پارۆنانەکە بۆ هەمووانمان وەکو یەک بێ با هەلی کار و دامەزراندن بۆ کوڕی دەوڵەمەند و مەسئول و فەقیر و هەژارێکیش بەپێی ئاستی خۆی هەر وەکو یەک بێ با عەدالەت هەبێ ئەینا زانایان فەرمویانە حکومەت وەکو ئاژ وایە بەرهەمی ئاش چییە ئاردێکی جوان و پوختە کە تەسلیم بە خاوڵاتیانی دەکات حکومەتێک ئەگەر ئار تەسلیم بە هاوڵاتیانی نەکات چی بۆ میلەتەکە دەمێنێتەوە ئاشێک ئیش بکا و ئاردەر نەداوێت چییە بەڕێزان بەس ژاوەژاو و دەنگەدەنگ و مێشکت دێشێنێ ئاشێک لەبەر سەر تا ئیش بکە تۆش لە ئاشبی هیچ ئاردەر نەدا بەس هەوای هاڕیوە تۆی هاوڵاتی چیت بۆ ماوەتەوە بەس مێشکت جەنجاڵ بووە هاڕەهاڕی ئەو مەکینە و گرم و هوڕەت بۆ ماوەتەوە دەبا خەڵک هەر لە حکومەتا گرم و هوڕی بۆ نەمێنێتەوە با ئاردی دەستکەوێ با ئاسایشی هەبێ با ئەمنی هەبێ بۆی دوعای خێرت بۆ بکە خۆشەویستان ئەم بابەتە پێویستی بەوەیە زیاتر قسەی لەگەڵ بکەین لەسەر بکەین مانگی مەولود بکەین بە مانگی خەمخۆری توخوا تۆش ئەگە خەم کەسێکت بینی خەمبارە مادام بڕوات بە مانگی مەولودی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم وەرە هاوبەشی خەمەکەی بە ئەگە بە مادە بۆت دەکرێت دەستی یارمەتی بۆ درێژکە ئەگە بە قسەی خۆش بۆت دەکرێت بەخوای وایە بەڕێزان پارەی لە تۆ ناوێ بەس دوعای خێر یەک ڕووی خۆش ئینشەڵڵا خوا دەرگال لێ دەکاتەوە بەری تەنگانە کورتە کوڕە خەمن نەبێ خوا ڕزگارت دەکات ئەو چوار قسەی تۆ ئاو دەکا بە دڵیا دەوەرە ئەمەت پێ ناکرێت ئەم زمانت بۆ چی بەکاردێنی ئەی بۆ چیتە بە تەلەفۆنێک هەواڵی پرسە ئەو تەلەفۆنی ئەو هەموو قسە خێری پێ دەکرێت توانین لە 5 دقیقە دڵی موسڵمانێکی پێخۆشکەی لە مانگی مەولودا صلی الله علیه وسلم هەر هیچت پێ نەکرا کاکە نە زمانت هەیە بۆ قسەی چاک نە پارەت هەیە بیدەی بە خەڵک ئەگە بیستت کەسێک خەمبارە تۆش با خەفەتێک بەدڵتا بێ بیستت فڵان کەس پەنا بەخوا دەستی چۆ خۆی و لە ژیان مەویست بوو خۆی کوشت کاکە قاقا پێ مەکەنە بە دیارەوە مەڵێ ئەوە دیارە ئەوە بووە مەبە بە حاکم و ئاسایش و پۆلیس جارێت مەکەوە تەحقیقات و لێدوان فڕێمەدا دەست لە سەر دڵدانێ بڵێ ئاخ بەداخەوە یا ڕەبی خوا ڕەحمی پێ بکەی قیامەتی نەدۆڕێ خوا ڕەحم بە ئیمانی بکەی خوا منیش پارێزی ماڵ و منداڵم پارێزی تووشی و کارە ساتە نەبم خەمخۆر بە خەمخۆر بە خەڵک پێ مەکەنە بە خەمی خەڵک لانی کەم بەشداری خەمەکەی بە لانی کەم قاقای بەسەرا لێمەدا لانی کەم پێی دڵشاد مەبە من خەڵکم بینیوە لەسەر قەبرانە قاقای لێداوە کابرا لە سارەیە سوتاوە
ئەو قاقالەیەدا یعنی ئەسڵەن هەر بە خەیاڵیشی دانایە کەسێ لەو بنەماڵەیە لە ناو سیارەکە بۆتە قەلەبرود نەشۆراوە پرسیان بە ئێمە کە لەو بابەت تەیەمومی پێ بکەن بەکەڵ شتن نایە وەڵڵی خەڵکم بینیوە پێ دەکەنێ تۆ هیچ خەمێکن نەبێت چۆن باسی مەولودی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم کابرا ڕیشسپیە حاجی ژنە دەپرسێ کەی بە ڕۆژ و بینومانجی مەولودی نەسەیەکی فیتنەی لە بینی ژنومێردا دەکا ئەو لە یەک دەکا دراوسەکانی عەزیەت دەدا قسە دێنێ و قسە دەبا پەنا بەخوا مانگی مەولود با بکەین بە کردار کە خەم خواردنە هەر هیچت پێ نەکرا خەمی خەڵکیش ناخۆی ئەمەیانت خۆ پێ دەکرێت خەم بە خەڵک مەدە خەڵکی خەمبار مەکە خەمی خەڵک هەڵناگری و خەمخۆرنی بەڕێزم خۆ هەر یەکێک لە ئەمەی پێ دەکرێت خوا خەم بە خەڵک مەدە خەڵکی خەمبار مەکە ومێدەوارم خوای پەروەردگار لە ڕێبازی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم زیاتر شارەزامان کە خوای هیدایەتمان بدەی خوای پەروەردگار هیدایەتمان بدەی بۆ ڕێبازی پاشی ئیسلام بۆ ناسینی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ربی خوای بتوانین کەسێک بین ئەوەندە دەسەڵاتی مادی و معنەویمان هەبێ ئازارەکانی خەڵک لابەرین خوای خەمەکان خەمخۆری خەڵک و مسلمانان بین خوای بە خەمی خەڵک شاد نەبین تا خۆمان خەمبار نەبین یا ربی خوای بمان پارێزی لەوەی کە بە خەمباربوونی هەر کەسێک دڵمان گەشە بکە و ئیمانمان لەق بێ پێی یا ربی خوای پەروەردگار ئەو کەسانەی خەمخۆری مسلمانان خوای سەرکەوتویان کەی خوای هەر کەسێ دڵسۆزی مرۆڤایەتیە و لە خەم ڕزگاری دەکا خوای تۆش لە خەم ڕزگاری کەی یا ربی خوای ئەو کەسانەی خەمبارن بەهۆی نەخۆشیەوە شیفاءیان بدەی یا ربی خوای ئەوانەی نەخۆشن خوای شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی خەم بەدڵن خوای چاویان پڕ لە فرمێسکە زەردەخەنە بخەیەوە سەر لێوەکانیان ئەو ژنومێردانەی لە یەک عاجزن لەم مانگی مەولودا یا ربی خوای ئاشتەوایی بخێنێوانیان خوای بە یەکیان شاد کەیەوە هیچ ماڵێک هەڵنەوەشێ هیچ مناڵێک سەرگەردان نەبێ خوای گیان لێت دەپاڕێنەوە منداڵەکانمان ساڵحکەی لەسەر ڕێبازی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم یا ربی خوای پەروەردگار ئەو کەسانش کە منداڵیان تا ئێستانێ خوای ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی یا ربی خوای منداڵی ساڵحیان پێ بەخشی دەرگای ڕەحمەتمان لێ بکەیەوە دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەوە یا پەروەردگار ئەم کوردستانەمان پارێزی هەموو مرۆڤایەتی لە شەڕ و فیتنە پارێزی ئامین ئامین والحەمد لله رب العالمین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون